فرمودي ژمارە 37 من دعا رجلا بالكفر أو قال عدو الله وليس كذلك إلا حار عليه. واتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ هەر کەسێک بە کەسێکی تر بڵێ کافر یان دوژمنی خوا و ئەویش بەو شێوەیە نەبوو ئەوە ئەو وشانە دەگەڕێنەوە بۆ سەر خۆی، واتە خۆی پێی کافر دەبێت یان دەبێتە دوژمنی خوا. وانە وسوودەکانی ئەم فەرموودە ئاگادارکردنەوەیە لە تەکفیر و کافرکردنی ئەهلی ئیمان لە موسڵمانان و دوورکەوتنەوە لەو ئاکار و سیفەتە خراپەی کە موسڵمانان کافر بکرێت. فرمودي ژمارە 38 إياكم وكثرة الحلف في البيع فإنه ينفق ثم يمحق. واتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ ئاگادار بن و دوورکەونەوە لە زۆر سوێن خواردن لە فرۆشتن و کڕیندا، چونکە سوێن خواردن شتەکان دەفرۆشێت بەڵام بەرەکەتەکەی لەناو ئەبات. وانە وسوودەکانی ئەم فەرموودە سوێن خواردن لە مامەڵەکردندا بەڕاستگۆیی مەکروهە بەڵام بە درۆوە تاوانی گەورەیە، بۆیە دەبێ مرۆڤی ئیماندار بە تەواوی وازی لێبهێنێ. فرمودي ژمارە 39 المسلم أخو المسلم لا يظلمه ولا يسلمه ومن كان في حاجة أخيه كان الله في حاجته ومن فرج عن مسلم كربة فرج الله عنه كربة من كربات يوم القيامة ومن ستر مسلما ستره الله يوم القيامة. واتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ مسلمان برای مسلمانە و ستەمی لێ ناکات و ڕادەستی دوژمنەکانی ناکات. هەر کەسێک بەدەم کار و پێداویستی براکەیەوە بێت خوا خۆی بەدەم کار و پێداویستیەکانیەوە دەبێت، و هەر کەسێک دەرو لە مسلمانێک بکاتەوە لە کاتی تنگانەدا ئەوە خوا لە تنگانەکانیدا دەروی لێ دەکاتەوە، و هەر کەسێک ستری مسلمانێک بکات و نهێنیەکانی بپارێزێت ئەوە خوا لە ڕۆژی دواییدا ستری دەکات و نهێنیەکانی دەپارێزێت. وانە وسوودەکانی ئەم فەرموودە ئەگەر مسلمانێک لە ئازار و سەختیەک ڕزگار بکەی ئەوە خوا لە ئازار و سەختیەکانی ڕۆژی دوایی ڕزگارت دەکات. سیر کە پاداشتەکەت چەند گەورەیە. فرمودي ژمارە 40 7 يظلهم الله في ظله يوم لا ظل إلا ظله إمام عادل وشاب نشأ في عبادة الله تعالى ورجل قلبه معلق في المساجد ورجلان تحابا في الله اجتمعا عليه وتفرقا عليه ورجل دعته امرأة ذات منصب وجمال فقال إني أخاف الله ورجل تصدق بصدقة فأخفاها حتى لا تعلم شماله ما تنفق يمينه ورجل ذكر الله خاليا ففاضت عيناه. واتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ خوای پەروەردگار 7 گروپ لە ڕۆژی دواییدا و لە مەیدانی حەشردا لەژێر سێبەری عەرشی خۆیدا دایان دەنێت، لەو ڕۆژەی کە هیچ سێبەرێک نییە تەنها ئەو سێبەرە نەبێت. ئەوانیش ئەمانن: پێشەوا و سەرکردەیەکی دادپەروەر و گەنجێک هەر لە سەرەتای گەنجێتیەوە لە ناو بەندایەتیکردندا بۆ خوا دروست بوو بێت، و کەسێک دڵی پەیوەست بوو بێت بە مزگەوتەکانەوە، و دوو کەس لە پێناو خوادا یەکتریان خۆش بوێت و هەر لەو پێناوەشدا لە یەکدا بڕێن، و پیاوێک ئافرەتێکی خاوەن پلەپایەی جوان بانگی بکات بۆ کاری داوێن پیسی و ئەویش بڵێ من لە خوا دەترسم، و کەسێک بە شێوەیەک ببەخشێت دەستی چەپی ئاگای لە دەستی ڕاستی نەبێت، و کەسێک خۆی تەنها بێت کە ناوی خوا ببات چاوەکانی پڕ بن لە فرمێسک. وانە وسوودەکانی ئەم فەرموودە لەبەر گەورەی سیفەت و ئاکاری ئەم 7 تاقمە خوای پەروەردگار ئەو ڕێزە لەو 7 گروپە دەگرێ و ئەو خەڵاتە گەورەیان دەکات لەو ڕۆژە سەخت و ترسناکەدا.